بەدەنگە سەرنجڕاکێش و پەیامە کاریگەرەکەیان گروپی کۆما ئاماد زیاد لە 400 میوانی کورد و ئەڵمان و چەندین سیاسەتوانی ئەڵمانی لە کۆشکی حکوومەتی هەرێمی بادن-وورتمبێرگ لە شاری شتوتگارت سەرسام کرد. کۆنسێرتەکە لەژێر دوورشمی ڕێگاکانی چاکبوونەوەدا لەلایەن پەیمانگای توێژینەوەی تەندروستی هەمەچەشنی و بە هاوکاری وەزارەتی دەوڵەتی بادن-وورتمبێرگ ڕێکخرا. داهاتی ئەم کۆنسێرتە بۆ هاوکاری کوردانی ئێزیە لە شەنگال. ئەو هەموو ئالیکاریەک و ئیرۆ و سبێ و ڕۆژ دنێوارە کۆمکردن ئەم دنە SEZ باقفا حکوومەتە یا بادن-وورتمبێرگەیە ئەو ژی وێ ئالیکاریە دبنە سنوونێ و شەنگالێ بدنە ستاف تیمێ وێ دەرێژ بۆ کاربن ئالیکاریە ترانسپۆرت یا سیارە بکن و نەخۆشەمە کاربن وانە نەخۆشخانە و ئیلاجا دەرونی بگرن. هەرێمی بادن-وورتمبێرگ یەکەم هەرێم بوو لە ئەڵمانیا کە هەزار ژن و کچی کوردانی ئێزدی هێنا ئەم هەرێمە و لێرە چارەسەری دەرونی بۆ کردن. لە 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 60 پرۆژە بۆ هاوکاری کوردانی ئێزدی جێبەجێ کراوە کە نزیکەی 5 ملیۆن یۆرۆی تێچووە. ڕێزا لە مرۆڤ ژیانەکە شایستایی مرۆڤ ژیانەکە مرۆڤانە ئەڤ مافێ هەر کەسیە لەڤر دراستیەدا ئەڤ پێک نایە ji ber vê yekê pêwîst e di cudahiyên çandî de peywendî hebin û ev yek biriya mûzîk û çandê çêdibe. Dirastiyê de ev erka me ya navxwayî ye ji bo cîhana derve. Dema em bi hevra govendê digerinin em peywendiyê çêdikin. Ev pir giring e ji bo êzdiyan û bi giştî ji bo kêmîneyan. Ew tenê dixwazin bi aştî bijîn. Ji bo van kêmîneyan rewş her ku diçe xirabtir dibe. زیدتر و زیاتر تیم پرچقاندن. ته هیوین وان نینه. چمکی د کامپا دمینن لوما دوی ام هفسوزی نشان بدن هفسوزی یکم روانه. لێرە ئامادەبووان تەنیا گوێگیری مۆسیقانی بەڵکو و بەشێک لە هەڵمەتێکی گەورەی مرۆڤایەتی وەکو دروشم و ئامانجی کۆنسێرتەکە ئەوەیە کۆکردنەوەی هاوکاریە بۆ شەنگال لە هەمان کاتە ئەمە هەوڵێکە بۆ چارەسەرکردنی ئەو برینە قوڵەی کوردانی ئێزدی و بهێنانەوەی مێژوویەکە کە نابێت لەیاد بکرێت. موزیک دەتوانێت دەنگ بێت بۆ ئاشتی بۆ چاکبوونەوە و هاوسۆزی و دەتوانێت هیوا بگەێنێت بۆ ئەو شوێنانی کە زۆر پێویستیان پێێتی. بەشداربووان بە تامەزرەوە گوێبیستی موزیک و هۆنراوەی گروپی کۆما ئاماد بوون. زۆربەیان لە دوورەوە هاتبوون بۆ ئەوەی بەشداری ئەم کۆنسێرتە بن. تەکە زۆر گەرم و گۆڕ بوو خەڵکیی زۆری لێبوو و پێشەکەکەی زۆر وتاری جوان پێشکەش کرا و ئامانجەکەشی زۆر باش بوو. هەستێکی باشم هەیە کە بەشداریم لە کۆنسێرتە کرد. ji gelek aliyan ve ev pir alîkar e. Yekem têkiliya vê bi hişyarîkirina xelkê ve heye. Her wiha ev piştgiriyeke darayiya girîng e. Bi taybetî niha ku alîkariyên darayî kêm dibin. Wek mînak ji Amerîkayê vedikşe. Wate pêwîstiya me bi çavkaniyên din heye û ez bawerim ev çalakî dikarin di vî warî de gelek alîkar bin. Ji aliyekî ve têkiliya vê bi alîkariya darayî ve heye. Lê ji aliyê din ve têkiliya vê bi hişyarî û wekî min got gihandina ruh û nêzîkirina aliyên çandî ve jî heye. گەورەترین دیاسپۆرای کوردانی ئێزدی لە ئەڵمانیایە. هەر بۆیە زۆربەی بەشداربووانی ئەم کۆنسێرتە داوایان کرد لە داهاتوودا هاوشێوەی ئەم جۆرە چالاکیانە زیاتر بەڕێوە بچن بۆ کۆکردنەوەی هاوکاری. ئاڵەشاڵی ڕوودا و ئەڵمانیا